کاکسیدادی خۆشەویست مساعید جەڕاح ئەوڕۆکە گەشتی عومر دەکا، گەشتی عومرەی دەکا، گەشتی تەمەن دەکاتن. سێ داواکاریم لێی هەیە. یەک داواکاریم ئەوەیە کاتێک کە چێ مەدینەی سەلامی من بگەێنە بە پێغەمبەری خۆشەویستمان، برێ میهرەبانی بەردەوامە لە سەڵاواتەکانی بە خەڵکی. میهرەبانی بەبیر خەڵکی دەینتەوە لێدەن سەڵاواتان لێدەن. سەلامی من بگەێنە بە خۆشەویستمان بەو کەسێک کە نەمان بینیە زۆر خۆشمان دەوێت. دوعا دەکەین لە دنیای بگەێنە زیارەتی قەبرەکەی و لە ئەخیرەتیش بە دەستی مبارەکی ئاوی کەوتەر بخۆینەوە. داواکاری دووەممان ئەوەیە لە بەرامبەر بیتی دوعای لە بۆ من بکەی عاقبەت خێر بم، ئەلەو دنیای نەمرم بە متەقی نەبێتن. دوعای سێممان ئەوەیە دوعای بکەی لە بۆ هەموو کارمەندانی، لە بۆ هەموو خاوەن پشکەکانی میهرەبانی، لە بۆ مەشروعی میهرەبانی فەرعی ببیتەوە لە سلێمانی، لە دهۆچێ، لە هەڵەبجەی، لە کەرکوچی، لە ئاکری، لە زاخۆی، لە دیانەی، لە سەدسایقی، لە کەلار، لە کفری، لە گەرمیان، لە هەموو شوێنەکان میهرەبانی ببیتە سیستمی یەکەمی وڵات لە بۆ خزمەتکردنی کەرتی تەندروستی. من کارمان سیداد محەممەد، کارمەند لە نەخۆشخانەی میهرەبانی بەشی نەشتەرگەری. هیوادارم ئەم گەشتی ئەم جارەمان پڕ خێر و بەرەکەت بێتە مای خێر و بەرەکەت هەم بۆ عاقبەتمان هەم بۆ دنیامان. ئینشاءالله ئەلێوێ دەست بە دوعا دەبین، داواکار دەبین نەخۆشخانەی میهرەبانی سەر بکەوێ، پشکە خێرەکان زیاتر بن، یارمەتی دەربێ بۆ نەخۆشانی هەژار و لێ قەوماوان و بێکەسان. ئینشاءالله خوای گەورە دەرگای خێر و بەرەکەت بە هەموو لای دەکاتەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته. إن شاء الله أستاذ. میهرەبانی دڵسۆزی و لێزانی